وأفشى سرك براستين روز نزمية أو كسي كاتك كواتو كسك نهينيكي لا دركاندوي نهێنیەکی لا دەرکاندووی یان نهێنیەکت لای کەسێک دەرکاندووە زۆر متمانەت پێی بووە وتوتە فڵان کەس نێوانی خۆمان و خودا و تۆ بەس خۆم و خوا و تۆ بزانین داخۆ ئەم بابەتە هەیە یان نییە لەم حاڵەتانەدا بە ئەو پەڕی متمانەوە دڵی خۆتت بۆ کردەوە کەچی وەختی ئەزانی ئەم قسە کە کەوتۆتە زاری فڵان کەس کەوتۆتە شارانەوە نەک شارێک ئەوە لە سۆشیال میدیا دەبیستیەوە لە دایمە دیسا باسی کردووە ئەو کەسەی کەوا نهێنیەکت لا دەرکاند و وتت ئەمە بینی خۆمان بێ بیستەوە بە ڕەوژنزم دەناسرێ وێ ڕەوژنزمەکان ئێمە عەرزم کردن هەر بە زیناکار و قومارچی و دەستبڕ و پارەخۆر و ئەوانە دەبیندرێ بەڵام هەر کەسێک دەردەدڵی خۆی لا کرد و نهێنی خۆی لا دەرکاند و نەی پاراست بەڕاستی ئەو کەسانە بەڕێزان ئەوە ئەو کەسانن کەوا ڕەوشتیان نزمە وأنكر عشرتك کەسێک کەوا قوربانی لە پێناوادا کەچی دوایی کە بە ئاواتی خۆی گەیشت وەکو ئەو کەسەی موسا لە پێناوی ئەودا قیبتیەکی بەدەست کوژرا کەچی ڕۆژی دووەم کە پەنای بۆ هێنایەوە چوو فریای کەوێ وتی دەتەوێت وەکو دوێنێ منیش فڵان کەست کوژ منیش بکوژی یعنی دەڵێ بۆرە پیاوە خۆت بدەی بە کوشت ئەڵێ وەڵڵا بە دەردی خۆی مرد تۆ لە پێناوی ئەوە کوژراوی دەڵێ نا لەسەر من نەبووە ئەوە بە دەردی خوا مردووە وقال عنك ما ليس فيك شتێکت لەبارەوە دەڵێ لەسەر دەڵێ شتێکت لەسەر دەکا بە عیبەکە لە تۆدا نییە هەتا دوێنێ دۆستی سەر سینیت بوو هاوڕێی سەفەرت بوو هاوڕێی شەو و ڕۆژت بوو ئەمڕۆ تەنها لە حیزبەکەی ئەوانە ماوی لە گروپەکەی ئەوانە ماوی لە باڵەکەی ئەوانە ماوی شتی وات بۆ هەڵدەبەستێ و بوختانی وات پێ دەکا کە قەت ڕۆژە لە ڕۆژان تۆ ئەو کارەت ئەنجام نەداوە ئەو هاوڕێیەتەکەی دوێنێ نەک هەر بچڕی ئەمڕۆ بوختانیشت بۆ دەکا ئەو کەسانەش لە ڕووی ئەخلاقیاتەوە بەڕێزان بە ڕەوژنزم دەناسرێن